ئێمەش 50 جار ناڕەزایی دەربڕین دژی حکومەتی هەرێم 51مین خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان دژی بەغدا بەڕێوە چوو. مامۆستایان دەڵێن پێناچێت شتێک مابێت بە ناوی حکومەتی هەرێمەوە، بۆیە هیچ داواکاریەکی ئاڕاستە ناکەن. ئێستا داواکاری وتافەکانی ئەوان بۆ حکومەتی عێراقا، چونکە هەست دەکرێت ئەوانیش بەڵێنەکانیان لە جێی خۆیدا نییە. معناه هیچ مستەوا و هیچ ئاسێکیان نەماوە لە ناوخۆوە لە دەریشەوە، بۆیە ئێمە داواکاریەکانمان ئاڕاستی حکومەتی عێراقیەکەین بە ئومێدەوە لە عەبادیمان ڕوانی چاوەڕوانەکەین لە ئومێدی کە لێمان بوو لە حکومەتی عێراقی و لە عەبادی چاوەڕێن ئەو ئومێدە چۆن ئێمە ئومێدمان بوو بێ بەو شیازە ئومێدە بێتە دی. حکومەتی هەرێم نەماوە، ئێستا من ڕوومان لە نووسینگەی پەرلەمانی عێراق کردو، چونکە حکومەتمان نەماوە لە ڕاستیە خۆمان هانای بۆ بەرین و داوای لێ بکەین. مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاواوە بەڕێ پێوان بەرەو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێکەوتن لە بەیاننامەیەکدا ڕایان گەیان مامۆستایان چیدی لە توانایاندا نییە بەم جۆرە درێژە بە ئەرکەکانیان بدەن و لەسەر بایکۆتی هۆڵەکانی خوێندن بەردەوام دەبن. بەم جۆرەش تەنها حکومەتی هەرێم لە شکستی کەرتی پەروەردە بەرپرس دەبێت. داواکارین لە حکومەتی فیدراڵی عێراقی هەرچی زووە بە تەنگ ژیان و گوزەرانی مامۆستایان و فەرمانبەرانەوە بێت. داواکارین ژیان و ماف و موچەی فەرمانبەران نەکرێتە گەمەیەکی سیاسی نێوان بەغدا و هەرێم و بە سیاسیکردنی ژیانی خەڵک هەڵەیەکی کوشندەی قبول نەکراوە. لێرەوە بە بەرپرسانی هەرێم ڕادەگەێنین لە پێناومانەوە و بەرژەوەندیە تایبەتیەکانیان نەبنە ڕێگر و لەمپەر لە بەردەم هاتنی موچەی تەواو. لێرەوە ڕوو دەکەینە سەر جەم هاوڵاتیان و داواکارین چیتر لە ئاز بێباکی و گەندەڵی و ستەمی ئەم دەسەڵاتە شکست خواردووەدا بێدەنگ نەبن و بەڕێکارە مەدەنیەکان هەڵوێستی جدیان هەبێت. لە وەڵامی مامۆستایاندا پەرلەمانتارانی کورد ڕایانگەیان هەوڵەکانیان زیاتر چڕ دەکەنەوە بۆ فشارخستنە سەر بەغدا تا لە زووترین کاتدا موچەی هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی دابەش بکات. هەروەها ئێستا بەغدا بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی کۆتایی هاتنی تۆماری وردبینی ناوی ئەم دوو وەزارەتە دەکات. و ئێمە هاوکارتانین پشتیوانتانە بین و هەم لەسەر ئاسی ناوخۆی هەرێم لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی نێودەوڵەتی پشتیوانەیەکی زۆر هەیە بۆ داواکانی ئێوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە. ئومێدمان هەیە کە سەرۆکوەزیران لە ماوەیەکی زۆر نزیکە ئەو بەڵێنانێک کە بە ئێمەی داوە وەکو فراکسیۆنە کوردیەکان بەڵێنەکانی جێبەجێ بکە. ئەگەر ئەم بەڵێنانە جێبەجێ نەکە بێگومان هەڵوێستی سیاسیمانە بێ وەکو کورد لە پەرلەمانی عێراق. لازلنا حريصين ومصرون في صرف رواتب الإقليم. ئێستا حکومەتی عێراق بڕی 250 ملیار دیناری بۆ هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی ڕەوانەی هەرێم کردووە، بەڵام وەزارەتی دارایی هەرێم ڕەتی کردوێتەوە هیچ بڕەپارەیەکیان بەدەست نەگەیشتووە. هەرچەندە نازاندرێت کەی بەڕەسمی ئەو موچەیە دابەش دەکرێت، بەڵام دەنگۆی ئەوە هەیە لە سەرەتای هەفتەی ئایندەوە دەست بکرێت بە دابەشکردنی ئەو مامۆستایانەشی کە ماوەی 2 ساڵە لەسەر ئەو شەقامە هوتاف بەڕووی حکومەتی هەرێمدا دەکێشن. دەڵێن تەنها موچەی بێپاشەکەوت دەیانگەڕێنێتەوە نێو هۆڵەکانی خوێندن. ڕەمی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.